ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گشتی هەواڵەکانی کاتژمێر دووتان پێشکەش دەکەین. ئەندامی زانستە کۆمەڵایەتیەکانی عەبدوڵڵا ئۆجەلان دۆران کاڵکان لە بەرنامەیەکی تایبەتی میدیا خەبەر تیڤیدا قسەی کردو لەسەر ئێستای پرۆسەی ئاشتی کۆمەڵگەی دیموکراتیک شرۆڤەی وردی کرد. هەروەها دەربارەی کۆمیسیۆنی دیموکراسی خوشکوبرایەتی و یەکگرتنی نەتەوەیی ئاماژەی بۆ کرد کە کارەکانی کۆمیسیۆن کە لە ئێستادا لە ئارادەیە بەبێ گوێکردن لە ڕێبەر ئۆجەلان وشاندەکەی ناتوانێت هیچ پێشکەوتنێکی کۆنکرێتی بەدەست بهێنێت، هەرچەندە ئەوەی تا ئێستا کردوێتی با گرنگ و ماناداری لێکدایەوە. هەروەها دۆڕان کاڵکان جەخت لەوە کردەوە بۆ بە ئامانجگەیشتنی پرۆسەکە ئەوەی پێویستی ئێستایە کۆبوونەوەی کۆمیسیۆن و ڕێبەر ئۆجەلانە و گوێگرتنان لە بۆچوونەکانی، چونکە دانوستانکاری سەرەکی و بنیاتنەری پرۆسەکە ڕێبەر ئۆجەلانە. هەروەها دۆڕان کاڵکان دەشڵێت بە پێی پرۆسەکە دەبوایە هەموو دەرگاکانی ئێمراڵی ئێستا بکرایەتەوە کە ئەمە هیوا و چاوەڕوانی بوو، بەڵام هەرچەندە هێندێک کۆبوونەوە ئەنجام دران بەڵام ئەم دۆخە ڕووی نەداوە و پێویستە هەموو کەسێک ئەم ڕاستیە ببینێت. دۆران کاڵکان جەخت دەکاتەوە لە ناوخۆ و دەرەوە ژنان گەنجان، سیاسەتمەداران و ڕۆژنامەنووسان و هەموو چین و توێژەکانی کۆمەلگا داوای کۆبوونەوە لەگەڵ ڕێبەر ئۆجەلان دەکەن. ئەمەش ئەوە دەردەخات کە بارودۆخی ڕێبەر ئۆجەلان سیستەمی ئێمراڵی و بەرژەوەندی هەموو لایەک دەگرێتەوە و ئەوان نازانن کە کلیلی ئاشتی و دیموکراسی و چارەسەری لە ئێمراڵیدایە. هەل لەبەر ئەم هۆکارە هەمووان سەلامەتی پرۆسەکە و دامەزراندنی ئاشتێکی هەمیشەیی و دامەزراندنی دیموکراسی و ژیانێکی ئازاد و یەکسانی لە ئازادی ڕێبەر ئۆجەلاندا دەبینن. هەروە دەشڵێت تا ڕێبەر ئۆجەلان لە ڕووی جەستەییەوە ئازاد نەبێت، تا سیستەمی جێنۆساید و گۆشەگیری و ئەشکەنجەدانی ئیمراڵی لە ناو نەچێت، مرۆڤ ناتوانێت باسی ئازادی و دیموکراسی بکات، نەک تەنها بۆ کورد بەڵکو بۆ هەموو تورکیا. دۆران کاڵکان لا بەردەوامی قسەکانیدا دەڵێت ئێمە نامانەوێت ناومێدی و ڕەشبێنی بڵاو بکەینەوە، بەڵام زانیاریەکان بەم شێوەیەن و هیچ گۆڕانکاریەک لا دۆخەکەدا ڕووی نەداوە. سەبارەت بە کۆمیسیۆنی پەرلەمانیش دەڵێت کۆمیسیۆن دەبێت جدیەتی خۆی نیشان دات و ئەگەر کۆمیسیۆن بۆ دیموکراسی و برایەتی و هاوپشتی نیشتمانی بێت دەبێت بەرپرسیارەتی خۆی جێبەجێ بکات. دۆران کاڵکان جەخت دەکاتەوە لایەنی کوردی یەکگرتوو بۆ لا پرۆسەکەدا و بە جدی و استراتیژیک لە مەسەلەکەش نزیک بۆتەوە لە بەرامبەردا ئەرک و بەرپرسیارەتی لەسەر شانەی دەوڵەت و دەسەڵاتە کە بە ئەرکەکانی خۆی هەستێت. هەروە دەشڵێت پێویستە ڕێبەر ئۆجەلان و شاندەکەی بەشداری پرۆسەکە بکەن. ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە بە ڕاگەاندراوێک ناسنامەی فەرماندا سەرحەد فارتۆی ڕاگەاند. لە ڕاگەیاندراوەکەی هەپەگەدا هاتووە هەڤاڵمان سەرحەد ئاراس فارتۆ کە لە زستانی 2020دا لە هەرێمی کاتۆژیرکای لە گۆڕەپانی بۆتان نەخۆشکەوت و وێڕای هەموو هەوڵەکانی چارەسەری نەتوانرا ژیانی ڕزگار بکرێت و لە 26 ئاداری 2021دا گەیشت بە کاروانی نەمرانەوە. بەڕێز و پێزانینەوە یادی فەرماندەی فیدایی ئاپۆی هەواڵ سەرحەد دەکەینەوە بە دڵنیایەوە ئامانجی ڕێبەرایەتی ئازاد و کوردستانی ئازاد پێک دەهێنین. هەروە هەپەگە جەخت دەکاتەوە مێژووی گەلەکەمان کە چەندین ساڵ بوو لە بیر کرابوو بە دەرکەوتنی ڕێبەر ئۆجەلان زیندوو بووە و با تێکۆشانی ئازادیەوە لە سەرەتاوە گەلێکی نوێ و ڕاستی مرۆڤایەتی ئافرێنرایەوە. هەروەها دەشڵێت یەک لەو کەسایەتیانەی کوردی ئازاد کە بە پێوانە ئازادیەکانی ڕێبەر ئۆجەلان ئافرێنرا هەواڵ سەرحەدا کە نمونەیەکی هەڵبژێردرا بوو لە کەسێتی خۆیدا نوێنەرایەتی بەرخۆدانی مێژووی نزیک بە گەلەکەمانی دەکرد و جەختیش دەکەنەوە ژیانی هەواڵ سەرحەد مێژووی کوردانە کە لە بەرامبەر فشارەکانی دوژمن و بێبەشکردن لە ژیانی ئازاد و بەشکۆ بە بەرخۆدانەکانیەوە جارێکی دیکە جێگەی خۆی لە نێو پەڕەکانی مێژوودا گرت. هەروەها ڕاشی دەگەێنن هەڤاڵمان کە زوو ئاشنای فیدایەتی بوو لێگەڕینی بۆ ژیانێکی مانادار لە لوتکەی چیاکانەوە دەست پێ کرد و لا دۆڵە باشتیەکانی گاباردا درێژەی پێدا و هاوشانی هەزاران ئەڤینداری هاوشێوەی خۆی لا ڕێبوارەتی ڕێگەی حەقیقەتدا چەندین هاوڕێی بۆ خۆی بینیەوە. هەروەها هاوڕێمان بەڕەنج و فیداکاریەکانەوە پەڕێ بە تێکۆشاندا و بەڵێن دەدەین کە لە کەسێتی هێژایدا شایستە یادەوەری هەموو شەهیدانمان ببین و تێکۆشانمان بگەێنین بە
سەرکەوتن. هەپەگەڕای دەگەێنە لەسەر ئەم بنەمایە سەرخۆشی لا بنەماڵی هەواڵی شەهید و گەلی وڵات پارێزی کوردستان دەکەین. ناسنامی شەهیدیش بەم شێوەیە خراوە تاڕوو. یوسف جۆشکۆن بە ناسناوی سەرحەد ئارا سفارتۆ لە ئەڵمانیا لەدایک بوو لە 26 ئاداری 2021 لە کاتۆ شەهید بووە. شەڕوانی یەپەگا حوسێن سوگوچ و ناسناوی ئەندۆک دڵدار کە لە ساڵی 2014 لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە شەڕی داعشدا شەهید بوو لە ناوچەی سلۆپی سنووری شەرناخ مەراسمێکی یادکردنەوە بەڕێوەچوو. سەردانیکردنی مەراسمی یادکردنەوەکە با پێشەنگایەتی مەبیادە ڕێکخرا و چەندین کەس باجۆشەوە بەشداریان لە مەراسمەکەدا کرد. هەروەها لە مەراسمەکەدا بە بەردەوامی دروشمی شەهید نامرن وترایەوە و پارلەمانتاری شەرناخی دەم پارتیش نەورۆز ئۆی ساڵیش لەوێدا بەشداری کرد و قسەی کرد و لە قسەکانیدا سەرنجی خستە سەر پرۆسەی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک و وتی لە پێناو ئاشتی و لە دەست نەدانی گەنجەکانمان کاتی ئەوەیە هەموو کەسێک با بڕیارداریەوە بەشداری پرۆسەکە ببێت و ئاوتیشی باری ئازادی لە سەرشانی هەمومانە و تێکۆشان و خواستی شەهیدان بۆ بنیاتنانی ژیانێکی ئازاد بوو لەم وڵاتەدا. هەروەها لە ئەمڕۆ لە گۆڕستانی قەرەتوخان لە شاری سلێمانی هاوڕێ و ڕێهەواڵانی ڕۆژنامە نووسی ڕاگەیاندنی ئازاد سەردانی مەزاری شەهید هێرۆ بەهادینیان کرد کە لە 23 ئابی ساڵی 2024 لە شارۆچکەی سەید سادق لە سنووری پارێزگای سلێمانی بافڕۆکەی بێفڕۆکەوە لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورکەوە کرابووە ئاماج. لە مەراسمەکەدا ڕۆژنامە نووس و ڕەحمان و نەورۆز فازیل ئەندامی کۆمیتەی ئازادی بۆ ئۆجەلەن لەسەر مەزاری شەهید قسەیان کرد. چواردە ساڵ بەرلا ئێستا و لە ڕۆژی 21 ئابی ساڵی 2011 لە لۆفەکانی کورتەک لە بناری قەندیل فڕۆکەکانی دەوڵەتی داگیرکەری تورک خێزانێکیان کردە ئامانج کە سەرقاڵی ژیان یاسایی خۆیان بوون. بەهۆیەوە حەوت ئەندامی یەک خێزان کە منداڵێکی 2 مانگەشیان لە ناودا بوو شەهید بوون. ئەو تاوانە بوو بە پەڵەیەکی ڕەش بە نێوچانەوانی دەوڵەتی تورک و برینێکی هەمیشە زیندوو لە مێژووی گەلی کوردە. محەممەد حوسێن کوڕی شەهید حوسێن یەکێک لە قوربانیانی کۆمەڵکوژیەکە لەبارەی ئەو تاوانەوە ڕایگەن خێزانەکەم لە گوندی بۆڵیەوە بەرەو ڕانیە دەڕۆشتن بۆ فرۆشتنی بەرهەمی کشت و کاڵی تا بژێوی ژیانیان دابین بکەن لەلایەن دەسەڵاتی دەوڵەتی تورکەوە کرانە ئاماج. هەروەها یاقوب مستەفەش برای شەهید حوسێن ئاماژێ بۆ کرد کە سەرڕای ئەوەی کەس کاڵیان تۆمار کردو بەرام هیچ ئەنجامێکی نەبوو دادگای نێودەوڵەتیش هیچ هاوکاریەکی نەکردوون. حەمەد ئەمین خدریش ئەندامی کۆمیتەی شەهیدانی قەندیل لەو بارەیەوە ڕایگەیاند دەوڵەتی تورکیا تەنانەت ڕێزی لە مونومنتی شەهیدەکانیش نەگرت و دووجاریش بردومانی کردووە. لە کاتێکدا بڕیار بوو ئەمڕۆ پرۆسەی دادگایکردنی شاسوار عەبدولواحید سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ بەڕێوە بچێت پرۆسەی دادگایکردنەکەی بۆ ڕۆژی 28 ئەم مانگە دواخرا. لەوبارەوە ئومید محەممەد ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی نەوەی نوێ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەمانیدا ڕایگەیاند داوامان کردووە شاسوار عەبدولواحید بە کەفالەت ئازاد بکرێت. ئەوە لە کاتێکدای هەفتەی ڕابردوو بە پێی نووسراوێکی دادگای کەتنی 2 سلێمانی شاسوار عەبدولواحید دەستگیر کرابوو. ڕۆژی شەممەی داهاتوو لە شاری کۆنلی ئەڵمانیا دژی پەسەندکردنی سزای لە سێدارەدانی وریشا مورادی بەخشان عەزیزی و شەریفە محەممەدی گربوونەوەی ناڕەزایەتی ئەنجام دەدرێت. گربوونەوەکە بە ئامادەبوونی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و مافەکانی مرۆڤ و چالاکوانانی بواری مافەکانی ژنان و ئازادی خوازان بەڕێوە دەچێت و هاوکات داوای بەشداربوونی هاوڵاتیان دەکرێت. بەڕێوەبەرایەتی هەواڵگری سەربازی عێراق سەبارەت بە دەستگیرکردنی بەرپرسێکی چەتەکانی داعش ڕایانگەاندووە ئەمڕۆ هێزەکان ئەمڕۆ
ئۆپەراسیۆنێکی تایبەتیان لە شاری بەغدا ئەنجامدا و لە میانی بەڕێوچوونی ئۆپەراسیۆنەکەدا بەرپرسێکی چەتەکانی داعش لە باکووری بەغدا دەستگیر کراوە کە پۆستی بەرپرسی دابەشکردنی کەفالەت بۆ چەتەکانی داعش لە عێراق. هەروەها ئاماژە بۆش دەکەن کە تۆمەتبارەکە بەپێی بڕگەکانی مادەی 4 لە یاسای تێرۆر لەلایەن دەسەڵاتی دادوەریەوە داواکرا بوو. لە کۆتاییشدا بەڕێوەبەرایەتی هەواڵگوری سەربازی عێراق ڕایگەاندووە ئەو بەرپرسە دەستگیرکراوەی چەتەکانی داعش کە ڕادستی لایەنی پەیوەندیدار کراوە بە مەبەستی گرتنەبەری ڕێکاری یاسایی بەرامبەری. کارۆلین لیڤیت وتەبێژی کۆشکی سپی ئەمریکا لەبارەی ئامادەیی کۆبوونەوەی سەرۆکی رووسیا لەگەڵ سەرۆکی ئۆکراینیا ڕایگەیاند ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا ڕەزامەندی دەربڕیوە لەسەر ئەنجامدانی کۆبوونەوە لەگەڵ زێلێنسکی سەرۆکی ئۆکراینە. دەشڵەت وڵاتەکەمان کار دەکات بۆ ئەوەی ئەم کۆبوونەوە دووقۆڵیە ئەنجام بدرێت. کەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن بمێنن لە خێر و خۆشیدا.